یەکەم تیرۆر کۆی دەستگیرکراوان بە تۆمەتی داعش بوون بە پێی مادەی 2 تیرۆر بریتی بوون لە 331 داعش کە 280 نێر و 50یان مێبوون لە کۆی هەمویان 285 دەستگیرکراویان عەرەب و 46 کورد بوون لە نێویاندا 36 داعشیان دراونەتەوە بە دەستگا ئەمنیەکانی حکومەتی عێراق. دووهەم مادەوەشبەرەکان کۆی دەستگیرکراوان بە پێی مادەی 14 مخەدەرات بریتین لە 291 تۆمەتبار کە دەستگیرکراون و دەستگیراوە بەسەر دەیان کیلۆ لە تریاک و حەشیش و هێرۆین و شیشە و ترامادۆڵ و حەبی هەمەچەشنە. سێەم ئەنجامدانی تاوان کۆی دەستگیرکراوان بە تۆمەتەکانی کوشتن و دزی و ساختەکاری و شوێنەوار و ڕفاندن و بازرگانیکردن بە جەستەی مرۆڤ و قاچاقچێتی مرۆڤ و سیقڕیکردن و بەزاندنی سنوور بریتین لە 2027 تۆمەتبار لە هەردوو ڕەگەز. چوارەم ئەو تاوانبارانەی کە ڕەوانەی بەڕێوەبەرایەتیەکانی پۆلیس کراون کۆی دەستگیرکراوان بە تۆمەتی هەمەجۆر کە لەلایەن بەڕێز دادوەرەوە ڕەوانەی بەڕێوەبەرایەتیەکانی پۆلیس کراون بریتین لە 374 تۆمەتبار کە بە فەرمانی بەڕێز دادوەر ڕەوانەی بەڕێوەبەرایەتیەکانی پۆلیس کراون. پێنجەم ئابووری بڕی ئەو مەوادانەی کە دەستیان بەسەردا گیراوە لەگەڵ سەرپێچیەکان کە لەلایەن بەڕێوەبەرایەتیمان و لیژنە بەشەکانی قایمقامەتی سلێمانی ئەنجام دراون بریتین لە کردنی 5379 پسوڵەی سەرپێچی و داخستنی 343 دوکان و شوێنی تر. دەست بە سەراگرتنی بڕی 1,143,854 کیلۆگرام لە مەواد و خۆراکی بەسەرچوو و بڕی 255,025,000 دینار غەرامەی سەرپێچیکردن. شەشەم دەستگرتن بەسەر دەرمانی پزیشکی و کشتتوکاڵی کۆی ئەو مەوادانەی کە دەستیان بەسەردا گیراوە لە جۆری دەرمانی پزیشکی و دەرمانی کشتتوکاڵی کە ماوەیان بەسەر چووە بریتین لە 778 کارتۆن دەرمانی پزیشکی 73 تەن و 554 کارتۆن دەرمانی کشتتوکاڵی. حوتەم تاوانی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان کۆی ئەو کەسانەی کە بە تۆمەتی خراپ بەکارهێنانی مۆبایل و فەیسبوک و ئینستاگرام و سناپچات و سەرجەم تۆڕە کۆمەڵایەتیەکان کە دەستگیر کراون بریتیە لە 536 تۆمەتبار. هەشتەم کۆی گشتی سەرجەم دەستگیرکراوان کە لە ماوەی ساڵی 2019دا لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاسایشی پارێزگای سلێمانیەوە دەستگیر کراون بریتیە لە 3559 تۆمەتبار. کۆتایی لە کۆتاییدا سوپاسی بەڕێوەبەری ئاسایشی پارێزگای سلێمانی و ئەفسەران و کارمەندانی دەکەین کە بێوچان شەو نخونیان کێشاوە بۆ پاراستنی ئاسایش و ئارامی شار و سوپاسی دەستگای ئاسایشی هەرێم و قایمقامەتی سلێمانی و سەرجەم بەڕێوەبەرایەتیەکانی پۆلیس و ئاسایش و دژە زیرۆر دەکەین و سوپاسی دەستگا ئەمنیەکانی عێراق دەکەین کە هەمانگێکی تەواویان هەیە لەگەڵماندا. سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگە پرسیارێکتانەیە لە چوارچێوەی ئەمەیە لە خزمەتتانە بۆ وەڵامی پرسیارەکەت ئێمە وەک دەستگای ئاسایش بەتابەتی بەڕێوەبەرەکەمان زۆر هاوکاری کەناڵەکانی ڕاگەیاندن و میدیاکارانەوە و ئەوەی کە پەیوەندی بە کێشەی کۆمەڵایەتی و هەنێک کێشەی ترەوە نەبێ ئێمە دەستمان نەیە ناوەتە ڕێگەی و هاوکاری هەموو کەناڵەکانمان کردەوە بەبێ جیاوازی و ئەگە شتێکی تاکە و ئەملا ئەولا ڕوویای بە بە ئیشتیادی فەردی کەسێک ئەوە بەڕێوەبەرایەتیمان بەرپرسنیە لێی و ئێمە هاوکاری هەموو کەناڵەکانی و خۆمان بە خزمەتکاری هەموو کەناڵەکان نەزانین. داعشانی کە دەستگیر کراون لە ماوەی ساڵی 2019 ژمارەکە زۆر زۆرە. ئەمە زیاتر لە چ سنوورێکا بۆ بە دیاریکراوی؟ ئێمە لە سەرەتای راپۆرتەکە ئاماژەمان پێیاوە لە نێو شاری سلێمانی و دەوروبەری سنووری پارێزگای سلێمانی واتە لە دەرەوەی سنووری پارێزگای سلێمانیش کە هەمانگیمان هەیە و هاوکاریمان هەیە لەگەڵ دەستگامیەکانی حکوومەتی عێراقیە ئەو ناوچانە شەکرێتەوە. بەڵێ ئێمە لە ئەنجامی ئەو دەستکراوانەی کە
بە تاوانی جۆراجۆر ئەنجام درراون 2020 کەسمان کردو دیارە هەموو چەشنێکی تایە و ئەوانەشی تایەوە ئێمە هەموو کاتێک هێزەکانمان لە ئامادە باشییا بوون و چاوکراوە بوون و ئەم حاڵەتانە شارێتی گەورەی ملیۆن و قسوور نفوسی تایە ئەکرێت دیارە لەوێ شتێک بکرێت بەڵام ئێمە خۆشببختانە لەگەڵ هەموو دەستگا ئەمنیەکان هاوکاریمان کردو و بە تەنیانەوە چوین و لە ماوەیەکی کورتە توانیمانە بە ئەنجامی چاکمان دەست پێ بۆی من نەچوومەتە ئێمە بەڕێوەبراتیمان لەم ئامارەیە نەچوونێتە وردەکاری لەبەرەوەی وردەکاری کار و چالاکەمان زۆرە بەڵام ئێمە کۆی سەرجەم ئەو کار و ئیشانەمان کردو بۆ دەستگاکانمان بڵاو کردەوە بەڵام ئەوەش دیارە سیخوڕیکردن خۆ ئەمە وڵاتە و ئێمەش چواردەورێکی زۆرمان هەیە و ئەکرێت لە هەموو شوێنێکەوە هی هەموو جۆر و هەموو چەشنێکی تایە